ئەم بەردە دیزاینی شەقامێکی گۆڕیوە لەگەڵ یەکێک لە سەرۆک شارەوانیەکانی پێشووتری هەڵەبجە هاتووینەتە ئەو باخچەیەی کە بەردێکی تێدا دانراوە و ماوەی 11 ساڵە بە ناوی بەخشراوێکەوە ناونراوە. باخچەکەی ڕۆشنا، چیرۆکی، عاشقێکی جیاواز. ئەو عاشقەی وای لە سەرۆکی شارەوانی ئەو کاتی هەڵەبجە کردووە ڕەگەزی زەویەکی نیشتەجێبوون بگۆڕێت بۆ باخچە هەتا دڵی ڕۆژنا ڕابگرێت. دیارە ئەم بەردە کە ئەلێرایە ماڵی خاتونێک ئەلێرایە کە مناڵەکانی کچێکیان هەیە خاوەن پێداویستی تایبەت بوو هۆگری ئەم بەردە بوو یعنی لە کاتی ئەوەی کە ئێمە ئەمانویست ئیشەکە جێبەجێ بکەین بخێنە بواری جێبەجێ کردەوە ناوی ڕۆشنا بوو دایکی ڕۆشنا هاتووتی ئەگەر بێت و ئەو بەردە لەویا لا بەرن بە منی وت بێ کچەکەم هەر ڕۆژوو لە کۆڵانێک بهێنمەوە بەڕاستی. ئەمە ڕۆژنایە لە ساڵی 1982 لە هەڵەبجە لەدایک بووە. باوکی لە ژیاندا نەماوە و لەگەڵ دایکیدا دەژی. ڕۆژنا لە کاتی کیمیابارانەکەی هەڵەبجە لەگەڵ خێزانەکەی دەچنە گوندی سازان و لەوێ دەکەوێت. چیتر وەک کەسێکی ئاسایی هەڵناستێتەوە و زیان بە مێشکی دەگات. پاش هاتنەوەیان بۆ ناو هەڵەبجە هۆگری ئەو بەردە دەبێت و بەردەوام چەند کاتژمێر لەسەری دادەنیشێت. چەند جارێک ویسمان لە نزیکەوە ڕۆشنا و خێزانەکەی ببینین، بەڵام دۆخی تەندروستی و پرۆسەی پێدانی دەرمانی پزیشکی هاوکار نەبوو. تەنانەت ئێستا ئەوە بووە بە هۆکاری ئەوەی لە شوێنە دڵخوازەکەشیدا نابینرێت. سەردان و هاتوچوی ماڵەوەیانم هەیە زۆر جار حەزی لە جلی کوردیە حەزی لەوەیە کە ئەڕۆمەڵێ جلی کوردی بۆ نهێناوم یاخۆ ملوانکەیەکت بۆ نهێناوم تەنانە یەک دوو جاریش شوێنەمان هەیە لە ناو باخچەکەیە کە هاتووم بە یەکەوە دانیشتوین کەسێکی زۆر ئەتوانم بڵێم دڵپاکە. باخچەکە لە سەڕووبەری نزیکەی 200 مەتر دووجا لە ساڵی 2014دا دروست کراوە و دەکەوێتە گەڕەکی شەهیدان لە هەڵەبجە. جگە لە بەردەکەی ڕۆشنا دار و سەوزایی باخچەکە هەوایەکی پاکتری بۆ دانیشتوانی کۆڵانەکەی ڕۆشنا دەستخستووە. ئەگەرچی بارودۆخی تەندروستی ڕۆشنا لە ئێستادا ڕێگە بەوە نادات کە لە ماڵەکەی بێتە دەرەوە، بەڵام بۆ ساڵانێکی دوور و درێژ ڕۆشنا لەم ماڵەوە دەهاتە سەر ئەم بەردە و لێرەدا دەحەوایەوە. ئەم بەرد و باخچەیەش بۆ هەتایەوەکو ڕەمزێکی شارەکە بە ناوی ڕۆشناوە دەمێنێتەوە. ئەمە لاجی 964 هەڵەبجە.